تورکیا خەریکە کوشتارگەیەکی گەورە لە کوردستان دەنێتەوە. لە ماوەی 24 کاتژمێر تورکیا 6 هاوڵاتی هەرێمی کوردستانی شەهید کردووە. هێرشە درۆنیە دوژمنکاریەکانی تورکیا لە هەرێم ڕۆژ دوای ڕۆژ مەترسی گەورەتر لەسەر هاوڵاتیانی هەرێم دروست دەکەن. دوێنێ 3 هاوڵاتی خەلەکان و ئەمڕۆژ 3 هاوڵاتی دیکە لە سنووری چوارتە گیانیان لەدەست داوە. بەپێی داتایەکی سۆران عومەر پەرلەمانتاری عێراق لە سەرەتای ئەم ساڵەوە تورکیا 81 هێرشی درۆنی لە هەرێم ئەنجام داوە کە لە قوربانیەکان 3 دانەیان منداڵن. دوێنێ 2 منداڵ ئەمڕۆژ منداڵێکی دیکە بوونەتە قوربانی هێرشەکانی سوپای داگیرکەری تورکیا. لەم بارەوە کامەران عوسمان بەرپرسی دیسکی مافی مرۆڤ لە ڕێکخراوی CPT ئەمریکی ڕاگەیان یەکێک لە قوربانیانی هێرشە درۆنیەکەی ئەمڕۆ منداڵ بووە و کانونەی لەدەستدا بووە. چاودێران پێیان وایە بەردەوامی بێدەنگی حکوومەتی هەرێم لە ئازبۆردومانەکانی تورکیا وا دەکات تورکیا کوشتارگەیەکی گەورەتر لە داهاتوو لە هەرێم ئەنجام بدات. شەهیدکردنی 6 هاوڵاتی هەرێم لە 24 کاتژمێر لە کاتێکدایە دوێنێ باڵوێزی نوێی تورکیا لە عێراق سەردانی هەولێری کردووە. لا کۆبوونەوەکانی لەگەڵ سەرۆکی پارتی و سەرۆکی حکوومەت و هەرێم هیچ یەکێکیان نیگەرانی خۆیان لە شەهیدکردن و بریندارکردنی هاوڵاتیانی مەدەنی لەلایەن درۆنەکانی سوپای تورکیا دەرنەبڕیوە. ئەمە ژوای کردووە خەڵک گومان بکەن دەسەڵاتدارانی هەرێم ئاوکاری سوپای تورکیایان لەو هێرشانەی دژ بە هاوڵاتیانی مەدەنی ئەنجام دەدەن. ئەمە ژوای کردووە خەڵک گومان بکەن کە دەسەڵاتدارانی هەرێم هاوکاری سوپای تورکیایان کردووە لەو هێرشانەی دژ بە هاوڵاتیانی مەدەنی ئەنجام دەدەن.